ولا دەگەڕێ لە بەدبەختیە خۆ دەگەڕم لە چ دەگەڕێم واکەی ئەرێڵە پێ چۆنە جوانە ئەو پشتێن دەچیان پێدەگوت وەرگە ورگە ڕستونی ئەی والله حاڵەت هێنا ئەحواڵت چۆنە تەندروستی چۆنە وەڵی بەتەما هینە خۆشم خۆ کوێ دێشی وای ئەم ئەسەمالیش وڵای ئینشاڵڵا خوا گەورە شیفات بۆ دەنێری خوا دەوامت دێ حیلاج و شتە کوێ دکتۆری وڵای هەمە بەڵام بڕە هەبی چت هەیە هەبی چت هەیە باشە بۆ واسەر دەقالانێ ناوەتەوە دنیا ئەوەی نانی چاوت لە ڕۆمێ خوای گەورە بێ لەبەر خوای گەورەوە پاڕێ میدان دەبێت بەرخوای وەپاڕێ ئەخ لەبەر خوای وەپاڕە دەبێت یەقینیش دەبێ دەبێ یەقینت هەبێ یعنی بە ئومێدەوە بژی ئینسان بە ئومێدەوە ئومێدت بەخوای گەورە بێ بۆ نوێژی بانیان چۆنی داکەی یەکنیشن سپاس بۆ خوای گەورە هەر باشە هەتا نوێژەکان بکەی باشە مەلای مانگ لەم خەومی ناکە والله بەگەنجی شەروا بووی خۆی یعنی باڵە خۆشەویستان زۆرش دەگەڕێت و کورە ناڵم لە بەدبەختی خۆ دەگەڕێم کوی بەدبەخت کورە دەخوا ئەگە خوا غەزەبی لە مێری و گرت باڵانی لێ دەنێ ئەوە میشاتومەکەن تۆ پشی لێ دەکەی چی لێ دەکەی باڵانی لێ دەنێ باڵ بۆی وا چۆن دەوە میشاتومەکەن تۆ چاوی من دەمەوێ گفتوگۆی دەمێک بوو نەمدی وەڕەزیم کردووی لەوەتی ئەوێت سەلێم دیتی وەڕەزیم کردووی سەلامەت بیا زۆر مەیلی نییە زۆر باشە دەچێنێ ئەوانە ئەوە چنەوە وەڵا نازەمەرەوە چناوە دومینەی دەکەن دومینەی دەکەن دۆمینەی دەکەن بەسەری تۆ لە باتی نۆڕیسکەی کەن من دەنگ دەگەڵ شتیوان نییە وەڵا مە چۆکنە گوناعبار دەبین چون گاتی ئەرە ڕاز دەکاتی کاکەوە چ دەکەیەوە ڕازە قونا دەڕێ برای خۆم ڕاز دەکات بە شتێک تێڵنەچی تاریب سلام علیکم ئەوە هاتووە دەڵێ پێی دەڵێ قون دەڕێ برای خۆم ئەخرەوە لە خۆشیە تووا دەڕوە ئەوە جمهوری وەیە کاکە بەخێرەیە تایمەکە گۆڕا زۆر باشە کاکە چەند گرت بۆوان دۆران کاکە زۆر باشە خۆشەویستان ئەمە قەت دەگەڵ دۆڕاوینیم لە یاریشدا ئەمن جمهوری حەکەمیم چونکە حەکەم قەت نادۆڕێ خوا ئافیسیاری خۆ بکەن کاکەوە